بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەڵەبجەی شەید ئەمڕۆ ئاماری 6 مانگی یەکەمی ساڵی 2010 ئەخاتە ڕوو کە بەم شێوەی لای خوارەوە. کۆی گشتی ڕووداوەکان 132 ڕووداومان هەبووە کە 89 ڕووداوی ئاگری شاخ و دەشت و باخەکان بووە. 37 ئاگر بینا و دووکان و ئۆتۆمبیل بووە. 6 ڕووداوی لافاومان هەبووە. کۆی زیانەداراییەکانە کاتە 75,620,000 دیناری عێراقی. بەبەراورد بە ساڵی پێش و 6 مانگی یەکەمی ساڵی 2017 ڕووداوەکان کەمتریان کردووە کە 98 ڕووداو لە ساڵی پار کەمترە کە ساڵی پار تاکو و کۆتایی مانگی 6 230 ڕووداومان هەبووە. هەروەها لە 6 مانگی یەکەمی ساڵی 2018دا 511 پشتینیمان بۆ شوێنی باڵەخانە و بەنزینخانەکان و ئەو شوێنانەی کە پێویستیان بە ڕێنمایی مەرجی بەرگری شارستانی هەیە ئەنجام هێناوە.